بسم الله الرحمن الرحيم وبه نستعين إنه خير ناصر ومعين. هەرزی سڵاو و ڕێوزادەم هەیە لە خزمەت هەموو بیسەرانی خۆشەویستە هیوادارم کە لە هەر جگایەکە هەن ساو و سڵامەت بن. خۆشەویستان و عزیزان، تەفسیر کەواتە علمی ڕوونکردنەوە و شیکردنەوەی قورئان یەکێک لە مبارەکترین، عەزیزترین و بەڕێزترین علمهای ئیسلامی بە حیساب دێ. کەواتە ئەگەر ئێمە تەقسیم بەندی علمەکان بکەین بە ئیسلامی و غێر ئیسلامی، تەفسیر جزئی مهمترین علومی ئیسلامی بە حیساب دێ. بە چه دلیلێک؟ بەو دلیلەی کە وەزیفەی ئەو علمە بەڕێزە شیکردنەوەی کەلامی خوداوەندی متعالە. هیچ کەلامێک لە کەلامی خوداوەند بابەرەکەتتر، عەزیزتر و عەزیمتر. بەس بە تەبەعی ئەوەی کە وەزیفە و ئەرکی ئەو علمە بەڕێزە ڕوونکردنەوە و شیکردنەوەی قورئانە، دیارە ئەرزش و بایەخی زۆرە لە بینی سائیری علومێک کە جزئی علومی ئیسلامی بە حیساب دێن. تەفسیر لە لۆغەتدا بە معنای شیکردنەوەیە، وەلی لە ئیستیلاحدا تەفسیر بە علمێک دەڵێن کە بە وەسیلەی ئەو علمە ئایاتی خوداوەند ڕوون دەبێتەوە، شی دەکرێ، تەوزیع دەدرێ، تەبین دەکرێ، بەیان دەکرێ. سوورەهای مەکی و مەدەنی لێک جیا دەبێتەوە، ئەسبابی نزولی ئایاتی قورئانمان بۆ ڕوون دەبێتەوە، قەسەس و داستانهای قورئانمان زیاتر بۆ شی دەکرێتەوە، بۆ ڕوون دەبێتەوە. دیارە ئەو علمە بەڕێزە ئەوەڵین کەسێک کە ئەو ئەرکە پیرۆزەی لەسەرشانی بووە، دیارە شەخسی شەخیسی پێغەمبەر عەلەیهی سەلات وەسەلام، بە دەلیلی ئەوەی کە خوداوەندی متعالیش ئەو ئەرکەی هێناوەتە سەرشانی ئەو دایناوە، چونانکە دەفەرمێ وأنزلنا إليك الذكر لتبين للناس ما نزل إليهم. أي محمد، ئێمە نازڵمان کردووە بۆ سەر تۆ قورئان بۆ ئەوەی کە بۆ خەڵکی شیکەیەوە و ڕوونکەیەوە. دیارە بە دلیلی ئەوەی کە قورئان کولیگویی دەکا، زۆرێک لە ئایاتی احتیاجی هەیە بە تەوزیح و تەفسیر و تەشریع. وەزیفەی ئەو علمە مهمە بەیانی ئەو تەوزیحاتەیە. ڕەنگ بە عدەیەک بڵێن دێ قورئان بۆ خۆی قابلی فەهمە، ئاسانە، نیازێکمان نییە، وەلی وان نییە. ئەو علمە پیرۆزە بە تەبەعی ئەهەمیەتی کەلامەکە دارای جایگا و قیداسەتێکی تایبەتیە، و قەتعەن قورئانی کەریم و پیرۆز احتیاجی بە تەفسیر و ڕوونکردنەوە هەیە. لە دوای پێغەمبەر عەلەیهی سەلات وەسەلام سەحابەی بەڕێزی ئەو ئەرکیان بەجێهێناوە. ئێمە مەکاتیبی تەفسیریمان بۆ لە تووری تاریخدا، وەکو مەکتەبی مەککە، وەکو مەکتەبی مەدینە، ئەوانە وەک مەکتەبی عێراق، ئەوانە هەر یەکی بیر و بۆچوونهایەکی مختلفیان دیارە لە قورئان بۆ مەکاتیبی مختلفی تەفسیریان ئیجاد کردووە. کەسێک کە قورئان تەفسیر دەکاتەوە، بەو شەخسە پێی دەکوترێ مفەسر. مفەسر بە شەخسێک دەڵێن کە ئەو ئەرکەی لەسەر شانە. کەسێک کە تەفسیری قورئان دەکاتەوە کەواتە مفەسرە، پێویستە یەک سری شروتی تێدا ببێ بۆی کە بتوانێ قورئان تەفسیر بکاتەوە. یەکێک لە مهمترین شروتی تەسەلوتی بەسەر زاراوەی زمانی عەرەبیە، بەو دلیلی کە قورئان چون بە زمانی عەرەبی هاتووەتە خواری و نازڵ بووە، دیارە قەتعەن کەسێک کە بیهوێ قورئان تەفسیر بکاتەوە دەبێ حتمەن تەسەلوتی بەسەر زمانی عەرەبیدا هەبێ، ئەبەو دلیلی کە قورئان بە زمانی عەرەبیە. ئەسەن نە سرفەن قورئان هەر کتێبێک کە ئێمەمان هەوێ وەری بژێڕینەوە شەرح و تەوزیحی لەسەر بدەین، دەبێت بەسەر ئەو زمانی مەبدە ئیستلاحەن مسەلەت بین تا بتوانین بە باشترین شکلی ممکن قورئان تەفسیر بکەینەوە. لازمی ناکا کە مفەسر بگا بە دەرەجەی جاحش و ئەحفەظ و سیبەوەیه و ئیبن عوسفور و مبەڕەد و ئەوانە، بەڵکو هەر ئەوەندێک کە بتوانێ قورئان ئایاتی قورئان بتوانێت تەجزیە و تەرکیبەکەی بەڵێت بێ کافیە. شەرتێکیکە کە بۆ مفەسیر لە نەزەرگیراوە ئەوەیە کە بەسەر ئەحادیث و ڕیوایەتەکانی پێغەمبەر عەلەیهی سەلات وەسەلامدا شارەزایی ببێ. بەو دلیلەیە کە مهمترین و ئەسلیترین مەنابعی تەفسیر، منبعی تەفسیری قورئان بە حەدیثی پێغەمبەر عەلەیهی سەلات وەسەلام. شەرتی بەعدی مفەسر ئەوەیە کە بەسەر ئوسولی فقدا کە یەکێک لە مهمترین ئوسولە بۆ دەرک و فەهمی قورئان ئاشنایەتی هەبێ و شارەزایی هەبێ. یەکێک لە شروتی مفەسر ئەوەیە کە بەسەر تاریخی دەورانی ئیسلامدا، بەتایبەت تاریخی دەورانی جاهلیەت و بعد از
ئەو کە بەهاتنی محەممەد دەواازەیە کە لە تاریخ دەکرێتەوە حتمما شارزایی هەبێ بەو دلیلەی کە فەهمی قورآن زۆری لە ئاەتەکەی منوتە بەوەی کە ئێمە لەسەر فەرهەنگ و لەسەر ئاداب و نریتی خەڵکی ئەودەمی ئیتلاعمان هەبێ شروعی کەش بۆ مفەسیر لە نەزەر گیراوە وەکو ئاشنایەتی بە زمان و بە زاراوە یەکەواتە بە لۆغەت وەی کە بتوانێت چارتر لە قورآن تێبگا شروعی کەشیان بۆ داناوە گەرچی ڕەنگ بێ زۆر پێویست نەبێ ماگەر ببێ لازم بێ باشترە گە ببێ یەک وەکو علمی کەواتە ڕەوانشناسی علمی نجومە ئەوانە دەتوانێت یارمەتیدەری باشتری مفەسیر بێ بۆ تەفسیرکردنەوەی قورآن ئەمما مفەسیر دەبێت لە بازشتانی خۆ بپارێزێ وەکو تعسوباتی مەذهبی وەکو تعسوباتی قومی وەکو تعسوباتی قەبیلەیی ئەوانە باعث دەبێت کە ڕەوەندی تەفسیری قورآن لە مەسیری خۆی خارج بێ و ئەو بێسلا تەفسیری کە لازم و پێویستە نەکرێ بەو دلیلەی کە ئینسان دەبێت خاڵی و زەهن بێتە سەر قورآن چون ئەگەر تعسوباتی مەذهبی قەبیلەیی بێ ڕەنگ بێ ئەو ئاەتانە بە جوورێک کە ئەو مەدی نەزەرێتی بێسلا تەفسیر بکرێتەوە ڕەنگە ڕەنگی تعسبی کە لەسەر نیش احتمالی خەتا و ئیشتباشی هەیە کەواتە تەفسیر هێرمۆنۆتیکە کەواتە یعنی تەفسیر معنای مەتنە کە معنای مەتن بوو دیارە ئایتیمهای وەک زەمان وەک مەکان تەسیر دادنێت لەسەر ئەم ئیشەی کە مفەسیر دەیکا تەفسیر عیبارەتە لە بەرداشتهایەکی شخصی مفەسر کەواتە بە عنوان یەک دانە ئینسان لە ئایەتی قورآن وقطعا خەتا بەردارە ئیشتبا بەردارە و بە شرایطی زەمان و مەکان ئەوەز دەبێ و دەبێ ئەوەز بێ ئەوانەمە ئێمە دەبێت بۆ تەفسیر ڕعایەتی بکەین و لە نەزەری بگرین کەواتە دوو نوع سەبکی تەفسیری مەشهور هەیە کە لە دنیای ئیسلامدا هەتا لەوەتی تەفسیر مستاوە تاعان ڕەوەندەکەی لە نەزەرگیراوە یەکەن تەفسیری ڕێوائیە یەکەن تەفسیری دێرائیە تەفسیری دێرایەتی زۆرتر بیر و بۆچوونهای تەفسیرە لە بواری ئەقلانیەتەوە و تەفسیرهای ڕێوایەتی زۆرتر تەفسیرهایەکە لەبارەی کەواتە نەقلی قەولکردنها جا ئەبە دوو سەبکە مهمە تەفسیریەن مفەسرین لە ئەوڵەوە هاتوون تەفاسیری خۆیان داڕشتووە مەسەلەن بەتۆری میسال تەفسیری ئیبن کەسیر یەک تەفسیرێکە کاملەن تەفسیرێکی چییە ڕێواییە تەفسیری کەبیری ئیمام فەخری رازی تەفسیرێکی کاملەن چییە دێرایەتیە یعنی مفەسرین دەڵێن تۆ لە تەفسیری کەبیری ئیمام فەخری رازی غیرە تەفسیر نەبێ هەموو شتێ پەیدا دەکەی چون ئیمام فەخری رازی مفەسرە متكلمة فيلسوفة عالمێکی کەواتە ئیمام المشککینە بە هەنسبەتی مشکشکی کردو پس کەواتە تۆ دینی ئەو تەفسیرە لە نظر دەگری لە ئەمواع و ئەقسامی بواری ئەقلەوە تەفسیرەکە تەفسیر دەکاتەوە کە الحق والإنصاف جزئی بهترین تەفسیرهایەکە کە لە زمینەی قورئاندا نووسراوە ئەما تەفسیری ئیبن کەسیر تەفسیرێکی کاملەن ڕێوائیە نەدرایی یعنی بیشتر اتصال دەکا بێسەلا اتکا دەکا استناد دەکا بە ئاەتی قورئان بۆ تەفسیرەکەی و هەروەها بۆ ئەحادیثێکە لە پێغەمبەر عەلەیهی السەلاتو وەسەلامدا ڕیوایەت کراوە لە مهمترین تەفاسیرێکە لە زمینی لە دەورانی قەدیم تا الآن بەرچاو مەدی نەزەرە تەفسیری تەبەری جزئی کۆنترین و بهترین تەفاسیرێک کە ئیمامی ابن جەریری تەبەری کە خەڵکی تەبەرستانی مازندەرانە نووسیوێتی کە جزئی بهترین تەفاسیرێکە کە لە زمینەی قورئاندا نووسراوە تفسير كشافي زمخشري جزء بهترين تفاسير نسراوة كالزميني السرفي ونحوي كواتل باري مفهومي لفظي قرآن وجزء بهترين تفاسير كالشوار زلدا زمخشري نسيوتي جزء بهترين تفاسير كبعد ذات تفسير بغوية كجزء بهترين تفاسير وهروها تفاسير كلو زميني دا نسراوة تفسير المنارة كجزء تفاسير معاصرة تفسير في ظلال قرآن السيد قطب كجزء بهترين تفاسير كلو زميني دا نسراوة ئەوانە بە مروری زەمان تەفاسیرهای متفاوت نووسراوە تەفسیری لە بواری علمیشەوە نووسراوە وەک تەفسیری ئەلجەواهیری تەنتاوی کە هاتوو قورئانی لە بواری علمیەوە تەفسیر کردوێتەوە کەواتە هەر یەک لە مفەسرین کەچی من ڕەنگ بێ بڕێک شپرزیشم کوتبێ وەلی هەر یەک لە مفەسرین هاتوون لە بیر و بۆچوونی خۆیانەوە قورئانیان تەفسیر کردوێتەوە مەسەلەن بەتۆری میسال تەفسیری ئەلجامع لأحکام القورئان قورطبی تەفسیرێکە کە لە 20 ساڵدا نووسراوە کە هاتوون لە بواری فقهیەوە قرآني تفسير كدوتوا مهمتين تفاسير أهل التشيع كزمين ندام سلاينا كان تفسير الميزاني تبائية كأول فيلسوف ودوائب مفسر كان تفسير مجمع والبيان كجزء تفاسير مهم قرآنا ويكم تفسير النموني مكارم الشيرازية أولا للزميني تفاسير الشيعة برساونو مهمنا
بعضێک لە تەفاسیری قورآن لە زمینەی ئەحکامدا نووسراوە، وەک ئەرزم کردی وەک تفسير أحكام القرآن قرطبي كلا زميني تفسير دار نسداوة. جاء هدف لو علم الشريف وبريزان أو يخش بيسلان وعزيزان كإما بتوانين تاكتر القرآن حالي بين دفرمي شرافتي علم بشرافتي بإسلام موضوع كي كباز دكا كواتا نتيجة جديدة كينكا علمي تفسير وفي تفسير ولا خزمة تفسير دابون شن بإسلام تفسير آيات القرآن فوق الأداء أهمية بدا دكا ومطابقي حديثي صحيح لهرجة يقدر ككلامي خداوند بيجرا كلامي خداوند شرح كرا تفسير درا توضيح درا أو ملائكة كان رحمة دين باوي رحمة إخوان بسر أو كورو مجلس دا دادنين بو أويكا بسلام آرامش بخياتني ودلي أو كسانيكا بسلام لجملو جلسي دا حزور يعني هي فز إما أهمية جرينجي أم بيسا علم شريفة أو علم عزيزة رادقينين وإن شاء الله وابي جيان من حتى أقل روجه دا بلاني كما وصف حيك بي القرآن بخينين ولي حالبين وهدف أصلا القرآن حال تفسير حالبوني قرآنا وإن شاء الله بتواني لو زميني دا بباشترين شكل ممكن أو كلامي بيروزو بريزا بتواني شيب كينو روم كينوا كلامك كلامي خدايا إما دادقادا يعني نيك لدلائل إثبات دعوة إما سن دادنين سن بتي سن بكلام الله ثم قرآن كلامي خداوندي متعالى باور منوايا وكلامك بريزة الشريفة واتبعة علمك الشريف بريزة وإن شاء الله وابي خداوندي متعالى عمر من وتمن من للزمين يدا بسلاع دابنين وقت تباي وقت أزم كدن كأول دار فيلسوف دعايا دي بو دنيا تفسير أواد الله دلي بريا من بمزاني باك أو كلامات سند أو عنده أولو بمزاني باك أو بريز وشريفة كمن عمر من الدنيا فلسفة دا نجزران بايا ولكو هر كل عمر كم الدنيا قرآن دا ولا خدمة قرآن دا جزران بايا يوادرم هموما بجوريك خادمي أو كلام شريفة بين وابه كيدي قرآن لقيامة دا وآية كده فرمي شكاية نكا كقومي من أو قرآنان ترك كردو ويليان كردو مهجوريان كردو جالز مهمترين علمك كده تواني يارمتي في دابو كلام الشريف وبريزة علمي تفسيره علمي شيكرنوي بياني آيات قرآني بيروز وبريزة يوادرم كجيان من جيانك تفسيري به يوادرم جيان من جيانك برلا قرآن به يوادرم كأولا قرآن بخينين وككتابك دل القرآن يعني كتاب خاندني بعد أو لي حالي بينو لي فهم كين ودواي بعد لي حالي بينو لي فهمك حتى بتوانين عملي بيبكين ولا راستي عمل كدن دا شقاو هالينين من لو زيادة الوقت مبارك وبيروز ايوه ناقرم يوادرم خداواني متعال ام جيانا كرتيك همانا لخدمة كلامك كيدا لخدمة اين بيروزا كيدا بسر بري واخرين كلامشم اويا اقرتي توراة وانجيل لبيش قرآن دا نازل بون ولي هيتشان باندازي قرآن شرح وبسط وتفسير يعني ليه نكراوتوا يوادرم خداوندي متعال لقى القرآن محشور مانكا وهي وادارم ايه وجل توائب واري جيان هذا لو كلام بيروزا بنسيب نبن هموتان بخداي دولي دس بيرم هي وادارم كخداوندي متعال لسر ام كلامه لقيامتي جا حشر ما بكا آخر دعوانا إن الحمد لله رب العالمين.